لێرە وەرزی سەرما دەستی پێکردووە. هێشتا بەرمیلە نەوتەکەی حکوومەتی هەرێمیان وەرنەگرتووە کەوا بڕیارە بە 103,000 دابەش بکات. ئێرە دۆڵی مەلەکانە لە ناحیەی خەلیفان، زستانێکی سارد و سەختی هەیە. ئەگەرچی سەرمای زستانی ئێرە بە بەرمیلێک و دوان تێناپەڕێت، بەڵام حکوومەت هێشتا یەک بەرمیلەکەشی بەو نرخەگرانە نەگەیاندۆتە ناوچەکە. ئەو گندانەوەم لە کەتانەوە لە هەتا ئێستا نفتیان پێ نەدرا کەچی کە نفتەکرد باسی نفتێکەکە نەفلێنی بە 103,500 ئەو خەڵکە فەقیر و فەقارێ ئەو توانای نییە بەڕاستی. ئەستا کابرا هەیە ئێستا لەو گوندێ لەعان کەبرای پێش کە بم یعنی بە قۆرعان تااقەت کیلۆچای نییە بکڕی لەبەرەوەی بە زۆری زۆر بهم معاشی معاشیە 100,000 یعنی هیچ ناکە بەڕاستی. یعنی ئەو خەڵکە بەڕاستی ینی کە ئێک تەنگژە ینی حەتی واکە چتارەی نەما یعنی لەبەر ئەو نەبوونی فەقیری برمي نفتي بو حكومة العراق بسيطة زي توزيعها وبسطو 105,000 بدنا ملت فقير لباتي محاشي الداتينان محاشي تليور بقريتوه ياشي 200,000 داتي بنفتي برون وبعزقة تليور قريتو يعني وربح عوض يمينيو هيك تنامين. بێباچی حکوومەت لە بەدەمەوە نەچوونی هاوڵاتیان لە دابینکردنی سوتەمەنی وای کردووە بە ناچاری پەنا ببەنە بەربڕینەوەی داری دارستانەکان و زیان بەرجینگە بکەوێت. بۆ هۆی نەهدانی نەفتەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە خەڵکە پەنای بریتە بەردار بڕین کە ئەو نەهاتنی نەفتەش کە دەشێتن بەگران دێتن ئەمە شوای کردو کە خەڵکە بەناباتە بەردار بڕین بەهۆی ئەوێ ناوچەیەکی زۆر ساردە هەر لە ئێستاوە لێرە زستانە وە لە زستاناشدا بەفرێکی زۆری لەکەوی ئەمە شەبیتە هۆی کە کەشێکی زۆر سار لەو ناوچەی دوستەکە خەڵکە ببێ گەرمکەرەوە ناژی گەرمکەرەوەش نییە وەکو نەوت و سوتەمەنی ئەوانە ناچار خەڵکە ئەبێ داری ببڕی بۆ خۆ گەرمکردنەوە ئەمە شوایکی دەکە سروشتی ناوچەکە تێکسێتن بەڵام هیچ ڕێگایەک نییە چکە حکوومەتی هەرێم نەفتەکەی نادات و وەگەر نەفتەکەش دەشهاتن زۆر بەگران دێتن نەفتمان نەدراتی وەڵاهی تا ئێستا نەدرا وەلا بەسدارە هیچ نییە کارەباش بەو شێوەی نییە کارەباشمان وەکو پێویست نییە تا ئێستا بە هیچ چارە نیە دی چارە چێ دەوەرات و لێرە بەو جستانەی لێرە بە ئیداراکەی وەرسپەی نالێرە بە بەیانیاگە بە ئیدارەکە تەخواتوانی نەتوانی دەبێ ئیلادار هەبێ دەبانی بە بەرمێنی نەوتەچی ئەم چلێک بەرمێنی نەوتەچی ئەویشمان نەدرایتێ ئەویش هاوسارە ئالێن داوای 130,000 نظام چەندی ئەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک بێباکە نەخەمی هاوڵاتیانەتی بۆ ئەوەی لە سەرمای زستان پارێزراو بن نەخەمی ژینگەیەتی کە بەهۆی پێنەدانی سوتەمەنی زیانی گەورەی پێدەگات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دۆڵی مەلەکان لە ناحیەی خەلیفان.